سڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین. دوای ئەوەی زاری کرمانجی لە وێنە و هەواڵ و بەدواداچوونێک لەسەر یەکێک لە شوێنەوارەکانی میرنشینی سۆران میر محەممەد کە ئاشێکی ئاو بوو لەسەر ڕووباری کاولۆکان تا ئێستا شوێنەوار و ئاسەوارەکەی هەرماوە بەهۆی کۆبوونەوەی زبڵ و خاشاکێکی زۆر کە دیمەنەکانی دەوروبەری ئەم ئاشەی ناشرین کردبوو. زاری کرمانجی بەدواداچوونی کرد و وێنەکانی بڵاو کردەوە. لە ئێستادا لەسەر بڕیاری بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی سۆران شارەوانی ڕەواندز ڕاست پێدرا بۆ ئەوەی ئەو زبڵ و خاشاکە لەوێ کۆ بکاتەوە و بیسووتێنێ جگە لەوەش بەخۆڵ دابخۆشتێ. بۆ ئێستا تیمەکانی شارەوانی لە بەیانیەکی زۆر دەستیان بەو کارە کردووە وەکو ئەوەی دەبین ئێستا ئەو دووکەڵەی بەرزە بێتەوە دەرەنجامی ئەو زبڵ و خاشاکەیە کە لێرە هەبوو ئێستا لە دەوروبەری ئەو ئاشە ئاویەی کە هی سەردەمی پاشای گەورە میر محەممەدە لەسەر ڕووباری کاولۆکان وەکو ئاسەوارێکی مێژووی ئەمێنێتەوە. زاری کرمانجی چەند ڕۆژێک پێش ئێستا بەدواداچوونی لەسەر ئەو بابەتە کرد. لە ئێستادا سەرۆکایەتی شارەوانی ڕەواندز لە ڕێگای تیمێکی کارکردنەوە ئەوێت ئەو زبڵ و خاشاکە لەوێ پاک بکاتەوە جگەلەوەش بەخۆڵ ئەو شوێنەدا بپۆشرێ و بەڕێوبەری گشتی شارەوانەکان خەسترە ئیسماعیل کە پەیوەندی بە زاری کرمانجیەوە کرد لەسەر ئەو بابەتە بڕیاری ئەوەدرا ئەم شوێنە بە تەواوی پاک بکرێتەوە و سیمیش بکرێ بۆ ئەوەی بپارێزرێ وەکو شوێنەوارێکی مێژووی کە یەکێکە لە شوێنەوارە مێژوویە دەگمەنەکانی میرنشینی سۆران میر محەممەد. بۆیە بەشی بەڕێوەبەرایەتی شوێنەواریش هەوڵەدا زیاتر پارێزگاری لەو شوێنەوارە مێژوویانە بکاتن بۆ ئەوەی وەکو ئاسەوارێکی مێژووی بهێڵدرێنەوە. لە ئێستادا وەکو لە دیمەنەکان دیارە تیمەکانی شارەوانی کۆمپانیای بازهێر سەرقاڵی پاکردنەوەی ئەو شوێنن کە زبڵ و خاشاکێکی زۆر دەوروبەری ئەم ئاشەی تەنی بوو چونکە ئەمە شوێنێکی دەم ڕووبارە زۆر جار خەڵک بۆ پیاسە بۆ گەشت دێنە ئێرە ئەو پاشماوانەی کە لە خواردن و خواردنەوە بەجێ دەمێنێتن لێرە فڕێ ئەدرێتن. بۆیە دەوروبەری ئەم ئاشە دیمەنەکانی زۆر ناشرین بوو. لە ئێستاداش بە شۆفاڵ دوای ئەوەی زبڵ و خاشاکەکە دەسووتێنرێت و پاک ئەکرێتەوە بەخۆڵ دائەپۆشرێتن و دواتریش تەلبەند دەکرێتن بۆ ئەوەی جارێکی تر ئەو شوێنەوارە مێژوویە بپارێزرێ. ئەوەی بینیتان دیمەنەکانی بەردەم ئاشی میری پاشای گەورەیە کە یەکێکە لەو شوێنەوارە مێژوویانی لەسەر ڕووباری کاولۆکان لە سنووری قەزای ڕەواندز سەرۆکایەتی شارەوانی ڕەواندز تیمەکانی ڕاستپاردووە بۆ خاوێنکردنەوەی ئەو شوێنە و داپۆشینی بەخۆڵ بۆ ئەوەی وەکو شوێنەوارێکی مێژووی بپارێزرێت.